دەگەڕێینەوە دیاردەی بەشودانی کچان لە تەمەنێکی کەمتر لە 18 ساڵیدا کە لە چەند کۆمەلگایەکی جیهاندا ئەم نەریتە هەر هەیە، بەڵام بۆ ئەوەی بزانین ئایا لە کوردستان ئەم نەریتە ماوە یاننا. ئەم پرسیارە ئاراستەی تایبەتمەندێک دەکەی. ئاڤان فارس جاف، ڕۆژنامەنووس و تایبەتمەند لە بواری جەندەر و میدیا لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشەپێدانی مرۆیی. ئاڤان خان ئەم کاتت باش و داوای لێبوردنەکەین کە کێشەیەکی تەکنیکیمان هەبوو، نەمانتوانی لەگەڵ راپۆرتەکە کە بینیمان لە هندستان ئەو دیاردە زۆر بڵاوە، یعنی دەوترێت کە 1.5 ملیۆن بە پێشمارەکانی نەتەوەی گرتووەکان کچ لە خواروی تەمەن 18 ساڵی بەشودراون. بە کورتی لە کوردستان ئەم دیاردە ماوە یاننا؟ ئەگەر مابێ داتاکان یان لە چه هەرێمێک زیاتر هەیە؟ ئەم کاتتان باش، هیوادارم بتوانین لە میانەی گفتوگۆکەمانە بە وردی تیشک بخینە سەر بەشودانی مناڵان، ئەتوانین بڵین مناڵان لە بەرەوەی کە ئەو چانەی کە لەم تەمەنەیە بەشوو ئەدرێن هێشتا لە قۆناغی مناڵیان. ئەمە خاڵی یەکەم. خاڵەکەی دیکە ئەوەی کە ئەتوانن بڵێن ئێمە لە هەرێمی کوردستان بەپێی ئەو داتایانەی هەم دەست لە لای ڕێکخراوەکەی ئێمە هەیە، چونکە ئێمە لە کەمپەکان ئیشەکەین چەندین سنتەری کۆمەڵایەتیمان هەیە، خەریکە لە حاڵەتی دیاردە دێنە دەرەوە، چونکە خۆتان ئەزانن دیاردە قەبارەی گەورەترە لە هەندێک لە حاڵەتەکانە یاخود لە کەیسە، بەڵام هێشتا داتاکان یا ژمارەکان جێگای دڵخۆشی نین. هێشتا ژمارێکی زۆر لە کچان دوور دەکەونەوە لە خوێندن بەهۆی ئەوەی کە لە قۆناغێکی مناڵ ئەچنە ناو هاوسەرگیریەوە، بەشێکیان بە زۆر بەشوو ئەدرێن، بەشێکیشیان ئێستا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئارەزومەندانەیەوە خەواتە ئەم کچانە خۆیان بە ئارەزوی خۆیان زۆر جار تەنانەت ئێمە لەو ڕووپێویەی کە کردومانە لە ساڵی ڕابردوو چەند ڕێکخراوێکی دیکەش لە هەرێمی کوردستان کاک دەخیل سەرقاڵی ئەوە بوون کە ڕووپێویەک بکەن بۆ بەشودانی مناڵان دەرکەوت، ئەوەی کە بۆ ئێمە جێگای نیگەرانیە، بەڵام دەرکەوت کە بەشێک لەو هاوسەرگیریە پێشوەختی ئێستا ئەکریا خود هاوسەرگیری مناڵان و زارۆکانی پێڵێن ئارەزومەندانەیە، ئەواتە ئەوچە خۆی ئەوێ لە تەمەنێکی بچوو کاپچێتە نێو قۆناغی هاوسەرگیری. بەڵێ ئاڤاخان، یاساکان لە عێراق و لە هەرێمش تا چەندێک بۆ ڕێگرتن لەم دیاردەیە تا چەندێک کاریگەرن؟ بەڵێ ئەمێ ئاماژە بۆ بدەم، ئەگەر ئێمە کە باز لە هەر دۆخێکی ژنانەکەین یان تونوتیژەکەین یاساکانەکەین دوای ڕاپەڕین و دوای پێکهێنانی پەرلەمانی کوردستانی لە هەرێمی ئێمەیە، بەشێک لە یاساکان ئەوەی کە دڵخۆشت ئەکا مەدەنیترن، کراوەترن لە نێو یاساشا، بەڵام جێبەجێ دەکرێت. بەڵێ ئەوەی ئێمە ئەیبینین زۆر جار وەکوتم ئەو کێشە ئارەزومەندانیەکە زۆر جار تۆ کە ئەچیتە دادگا یەکێک ئەڵێ ئەوە تا من خۆم هاتوومەتە دادگا و هەردوو لە خێزانەکانیان ڕازین لەوەی کە ئەم کچە ڕاستە قۆناغی یاسایی جێبەجێ نەکردووەکە 8 ساڵە، بەڵام ئەمەوێ هاوسەرگیری بکەم لەو کاتەدا دادوەر ناتوانێت ڕێگری بکە و ئەمەوێ ئەوەش بڵێم بەهۆی ئەوەی کە ئەو یاسایە هەیە لە هەرێمی کوردستان کە یاسای هەموارکراوی یاسای داری کەسی، هەروە ئێمە یاسای ژمارە 8 بەرەنگاربوونەوەی تووتیژی خێزانمان هەیە لە هەرێمی کوردستان کە ئەمە بۆ خۆی یاسایەکە ئێمە بە دەستکەوتی بزوتنەوەی ژنانی ئەزانین، لەوێدا ئەویش ڕێگری ئەکا لە هاوسەرگیری زارۆک و هاوسەرگیری پێشوەختە، بەڵام زۆر جار ئەبینین بەهۆی هەر ئەو ڕووپێوانی ئێمە کردومانە بەهۆی هەبوونی ئەو بڕگە یاساییە بەشێکی زۆر لەو کچانە کە هاوسەرگیری پێشوەختە ئەکەن ناڕۆنە نێو دادگا، ئەزانن دادگاکان ڕێگری ئەکە ئاڤان کاتەکەمان بەرەو کۆتاییە بە داوا لێبوردنەوە دەمیست لە کۆتاییە پێم بڵێ کاریگەری دەرونی لەسەر ئەم خەڵکانە و لەسەر خێزانەکان تا چەندی گەورەیە؟
بە کورتی بڵێ بێبەشبوون لە خۆناخی مناڵی خۆ یەکێکە لەو پێشانەی کە دۆخێکی دەرونی بۆ کچەکە ئەسازێنێ پاشان ئەو کچە کە ئەچێتە ناو هاوسەرگیری بێگومان ئێمە ئەزانی کۆمەڵێک گۆڕانکاری فسیۆلۆژی ڕوو ئەدات لەوانێ دووگیان ئەبێ بەدایک و لە وڵاتی ئێمەیە لە هەرێمیستان لەبەرەوەی ئێمەشا بیمەی تەندروستیمان نییە و سیستەمی تەندروستیمان کێشەی زۆر هەیە زۆر جار ئەو کچە مناڵە ڕوبەڕووی کێشەی داراییش ئەبێتەوە لەبەرەوەی نەکردو سەرچاوی دارایی نییە. زۆر سپاس ئاوان جاف ڕۆژنامەنووس و تایبەتمەندی بواری جەندەر و میدیا لە ڕێکخراوی ئێمە بۆ گەشتەپێدانی مرۆیی. زۆر سپاس.